هەژار مەولود هاوڵاتیەکی دانیشتووی سۆرانە، ژمارەیەک باڵندە و سمۆرەی لە بازار کڕیوەتەوە و لە ناوچە شاخاویەکانی سۆران ئازادیان دەکات. ئەم هاوڵاتیە دەڵێت پێویستە ڕێکارەکان تونتر بکرێن بۆ ئەوەی ئەو باڵندە و ئاژەڵانە لە سروشتی سۆران دەست بەسەر نەکرێن و نەهێنرێنە بازار بۆ فرۆشتن. والله ئەمە زمان ئەوەیە دەگە ژینگەی سۆران سروشتی کوردستان جوان بکەین، باڵندەی چێوی ئاژەڵی چێوی چی دیکە نەکەویتە ناو قەفەزا، چی دیکە نەکەویتە بندەستی دەرەوە، مەسەلەن دەرەوە بڕوا لۆ سووریا لۆ بەغدا لۆ سروشت خۆمان بی جوانترە. یعنی زۆر کەس کە چاورە من بکەت و بکڕیتن ئازادی بکەتن. والله داوا لە ئیدارەی سەربەخۆ سۆرانەکەم، داوا لە ژینگەی سۆرانەکەم، داوا لە دام و دەستگاکانی حکوومەتەکەم، یعنی ڕاوچیەکان هەرچیان لە سەتونکەن جارشکە ئاژەڵ و باڵندەی ڕاو نەکەن. پۆلیسی دارستان و ژینگەی سۆرانیش دەڵێت لە سنووری ئیدارەی سۆران ڕاوکردن کەمی نەکردووە و بەردەوام هەیە. لە ماوەی ئەم ساڵیشدا 55 دۆسییان لەسەر سەرپێچیەکانی ژینگە هەبووە. بەگشتی ئەم ساڵ ئێمە نزیکە 55 دووسیامان هەبووە بەنسبەت ڕاوکردنی ماسی بە شێوەی نایاسایی کە 6 کەس دەستگیر کراون و بەنسبەت بڕینی دار کە 30 کەس دەستگیر کراون و یەک کەسیش لەسەر بیل لێدانی بە شێوەی نایاسایی دەستگیر کراوە. بەگشتی ناکرد بڵێ نییە لە هەموو شوێنێک بە خۆت دەزانی لەبەر هۆی ئەوەی ناوچەکەی ناوچەیەکی شاخاوەنی بەرفراوانە کەسە کەڕاوەکە ئەمە نابینین، بەڵام بۆیە بە پێی بە دواچوونی ئێمە هەر هەیە و کەمی نەکردووە. لە ناشنال پارکی هەرگوت سەکردن کە ناشنال پارکێکی جیهانی بەڵام ئێستا ئەوەندەی گوێمان لە دەنگی تەقەی تەفەنگی ڕاوکەرەکانە ئەوەندە گوێمان لە دەنگی ئاژەل و باڵندەی کیوینە و زانیاریشمانە کە ڕێژەیەکی ئێجگار زۆر ئاژەل و باڵندەی کیوی ئێمە لەم سنوورە کوچیان کردووە بۆ وڵاتانی دەوروبەر بەهۆی ئەم بردومانە بیتن یاخۆ بەهۆی دەڕەندەتی مرۆڤ بیتن بەرامبەر بە ئاژەل و سروشت. بۆیە بۆ ڕاگررتنی هاوسەنگی ژینگەی و هەروە ئەو ئیکوسیستمای کە هەیە لە نیوان ڕوەک و ئاژەل و باڵندە پێویستە ئێمە دیاردە ڕاوکردن بنبەر بکەین. بەهۆی نەبوونی هۆشیاری ژینگەیی و نەبوونی ئارامی لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان، دارستانەکان زیانی زۆریان پێگەیشتووە و زۆرێک لە ئاژەڵ و باڵندە چێویەکانیش بەرەو کەمبوونەوە تا ئاستی نەمان دەڕۆن. ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیە ژینگەیەش پێویستی بە هەوڵ و ڕێکاری جددیتری حکوومەت هەیە. ئازادەمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.